ئەم تەوەریکە قسەی لەسەر دەکەین باشترە پیاوان گوێ قوڵاق بن بۆمان و بزانن بۆچی تووشی فتقە بین هەرچەنە خانمانیش تووشی فتقە بن. فتق چییە؟ چۆن درستە بێ؟ هۆکاری دروستبوونی چییە؟ ئەوانی کە لە نێو هۆڵەکانی لە شڕێکی و لە جوانیە کارەکەن دەبێت تۆزە گەداری خۆیان بن لە دروستبوونی فتقدا و چارەسەری فتق چییە؟ ئەگەر وەکو دوومەڵەوانە ئەگەر وەکو دوومەڵێک هاتە دەرەوە ئیتر مەترسیدارە ئەبێ خێرا چارەسەر بکرێ یان نا هەموو ئەمانە باز دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سەردار ئیبراهیم بەڕێزیان پسپۆڕی نەخۆش نەشتەرگەری گشتی. دکتۆر گیان بەخێر بەیبانیت باش باش بەڵێ هاوڵاتیان باش زۆر سپاس. فتق چییە؟ فتق بریتە لەگەڵ ببوورە پێشتم بڕیت لەگەڵ قۆڕیە فەرقی هەیە یان جیا؟ نا یەک شتە فتق و قۆڕی یەک شتە بەس ناوەکانی گۆڕی خۆ کەلیمەی فتق کەلیمەیەکی عەرەبیە یعنی ئەگە بە کوردی پێی بڵێن نەتوانین بڵین گەدەپۆست بەس لەناو هاوڵاتیانە هەر بە گەدەپۆست واتە دەرپەڕێن یعنی ئەو شوێنە دەرەپەڕێت. فتق بریتە لە دەرپەڕێنی ئەندامێک یان بەشێکی ئەندامێکی ناوجەستە لە ئەنجامی لاوازبوونی ماسوولکەکان یان پەردەکانی دیواری سکەوە ڕوئەدات بە زۆربەی کاتیش لە پیاوانە زۆرترە وەک لە خانمان. ئێستا ئاری باسی بۆ نمونە ئەو کەسانەی کە وەرزشی لە شتوانی ئەنجامن دکتۆر ئەڵێن لەمانە هەندێک جارە مەترسیە لە کاتێکە بەڕێزت بە پێچوانەکە و باسی ئەکەڵێ لاوازی ماسوولکە. باڵێ خۆی هەندی هۆکار هەیە ئەگەڕێتەوە بۆ نمونە پیاوان لە مەنتیقەی حەوزیان بچووکترە خانمان مەنتیقەی حەوزیان پانترە ئەم مەنتیقەی حەوزەکە بچووک بووە والەیەکە پیاوان زیاتر تووشی فتق ببن. یەکێک لە هۆکارەکانێکی کە پیاوان بۆ نمونە ئیشی قورسەکەن زیاتر و بۆ نمونە لە قاعەکانیشە زەختێکی زۆر دروست دەکەیتەوانێ و زۆر جاییش کێشەکان بە شێوەیەکیانی خاستن لە بیدایە تا کە بیدایەت ئەچیت ئەو قورسایی کە هەڵەگرێت لە ئاستی خۆیانە یان بیدایەت کە شارەزایی نییە لە ئەنجامی نەشارەزاییەوانە قورسیەکان هەڵەگرێت. کاتێکە قورسەکان هەڵگریتەوە هەموو جۆرە قورسیەکان ئەبێ لەسەر ئەژنۆ هەڵیانگری ناکو لەسەر پشتت هەر کاتێ لە ئەنجامی پشتەوانێ قورسیەکەت هەڵگر ئەوە زیاتر تووشی فتقە بیت. هۆکارە ناوەکیەکان چین دکتۆریان؟ بەڵێ بە شێوەی گشتی هەندی هۆکار هەیە کە پیاوان زیاتر تووشی فتق بن. یەکەمی هۆکارەگەڕێتەوە بۆ هۆکارە بۆ ماوەیەکان ئێمە کە لە ناوسکی دایکمان ینی کوڕەکە گونی لە ناوسکیەوە ئەچێتە ناو تورەکەی گونەوە بە لە ئەنجامی کەناڵێکەوە ئەم کەناڵە لە پیاوانە پانترە ئەم کەناڵە لە پیاوانە دیەشترە والەیەکە لە داهاتوە زووتر تووشی فتق بێت. هۆکاری هیکێکەوە لە پیاوان بۆ ماوەیش یەکێک کە باوانی هەیە بووە بێ ئەویش ئاگادار بێ. باڵێ هۆکاریکە ئەو گونە درانگتر دابەزێواتە لە کاتی خۆی نۆماگۆن و ڕۆژی خوا گونەکە دانابەزێوالەیەکە ئەو کەناڵی کە تورە گونەکە لە ناو سکەوە ئێنێتە بۆ ناو تورەکەی گونەکە بەکراوەی بمێنێتەوە جۆ دوای لە دایکبوونی مناڵەکە تووشی فتقە بێ یان لە داهاتووە گەورە ئەبێت تووشی فتقە بێت. یەکێ لە هۆکارەکانی کە قەبزیە کێشەکانی ری خۆڵەیە ئەوانەیە قەبزن یان ئەوانەی لە کاتی تەوالێتە زۆر ئەمێننەوانێ ئەمە والەیەکە زەختێکی زۆر دروست بێ خاستن لە مەنتیقەی حەوز تووشی فتقی بەنڕان بیت تووشی فتقی لای موسڵان بیت ئەمە هۆکارێکەیە. هۆکاری کە کێشەکانی هەناسەدانە پیاوان زیاتر جگەرا کێشن تووشی هەوکردنی سیەکانە بن تووشی کۆکە ئەبن لە ئەنجامی کۆکەوە زەختی ناوسک زیاکات کە وای لەیەکان لە داهاتووە تووشی فتق بێت. هۆکارێکی کە لە هۆکارەکانی توشبوون بریتە لە قەڵەوی ئەوانەی کە کێشیان زۆرە قەڵەون ئەمە والەیەکە خاستن لە بەخوار ناوکەوانێ ئەو ماسوولکانی ئەوێشی ببێتەوانێ زەختێکی لە زۆر لوز بێت و لە داهاتوودا توش ببن. ئێمە پیاوان هۆرمۆنی ئیسترۆجینمان کەمە ژنان هۆرمۆنی ئیسترۆجینیان زۆرە کە هۆرمۆنی ئیسترۆجین زۆر بووینی ژنانە والەیەکە مادەی کۆلاجینت باشتر بێ کە مادەی کۆلاژتن باشتر بوو والەیەکە خاستن منتیقەی بەرموسڵدانت کەمتر تووشی فتق ببێت. ئەمە هۆکارەکانی زۆر باشە. تەمەنیش دەورە بینێ دکتۆر؟ فتق لە هەموو تەمەنەکان ڕوئەدات ینی هەر لە تەمەنی مناڵیەوە کە لە دایکە بێ تووشی فتقەبی هەتا گەورەکان واتە هیچ دەمەنێک لە فتق ڕزگاری نابێت. فتق لە مناڵانە جیایە و لە تەمەنی هەرزەکاریە فتەکان جیاوە لە تەمەنی پیریشە فتقەکان جیایە. کاتە جۆری جیاوازی هەیە دکتۆر؟ بەڵێ فتق جۆرمان زۆرە ئەگە بینە سەر جۆرەکانی فتمان هەیە لامسوڵانی پێڵێن ئینگواینڵ کە ئەمە باوترین فتقە لە پیاوانە و لە خانمانیش باوترین فتقە فتقی بەنڕانمان هەیە کە ئەمە لە خانمانە زۆرە فتقی ناوکمان هەیە فتقی سەر و ناوکمان هەیە فتقی سەر مەعیدەمانەیە کە پێڵێن ئیبیگاستیمانەیە فتقی جێگەی نەشتەرگریمانێوانەی نەشتەرگری بۆ
بۆ نمونەری خۆڵە کوێراکەن یان نەشتەرگەری من هەن نەشتەرگەری ئەویان بۆچی وایە دکتۆر بۆ لە جێی نەشتەرگەریەوە دەرەچێت وەکو قارچێک وایە شوێنی کێ بۆ دەرپەڕین خۆی کە ئەو شوێنە لاواز بوو ئەو شوێنە کە لاواز بوو ئەندامێ لە جەستەکە لەو شوێنە لاوازەوەی دەڕۆڵێ بەرە لە باری تەنکیەوە ئەدواتە ئەو شوێنە کە تەنک بۆوانێ تۆ نەشتەرگەریت ئەنجام ماوە کێشەی ئەوەیە لە دوای نەشتەرگەریەکە نەخۆشەکە پارێزگایی لە خۆی ناکەواتە 6 هەفتەی یەکەمی دوای نەشتەرگەری زۆر زەرورە کە پارێزگای دایمن بە نەخۆشەکانە مەڵم کە نەشتەرگەریتان کرد 6 هەفتەی یەکەم ئەبێ بە هیچ شێوێک شتی قورس نەکەی زەخت نەکەی چکە ئەو شوێن نەشتەرگەریە لە هەموو کاتی احتیمالە ئەو برینە دوای 6 هەفتە اینجا لە 180 برینەکە ئەگەڕێتەوە شوێنی خۆی کۆتۆ لەم 6 هەفتەیە زەختێکە دروست کرد نەزانی ینی واشتەڵک دێتەوە یانەوە لە کاتێکی بۆتەوا لە زەختەکان لە دوای نەشتەرگەریەک تووشی کۆکەیەکە بێ ئەمە وای لەکە شوێن نەشتەرگەریەکەی بێتە تووشی فتق ببێت وەکو نیشانە دەرپەڕینەوانە هەندێک جار زۆربەی کات فتق خۆی نیشانەی ینی نەخۆشەکە زۆر جار نازانێت کێ بۆ لای دکتۆر هەستەکە بەڵام زۆریش هەستی پێیەکەی بریتێ لە ئاوسانێک دروزە بێ لە شوێن فەرقاواتە لە بنڕاندا سێرەکەی شوێنێک ئەستور بووە ئەم شوێن ئەستورە بەرزە بێتە و نزمە بێتەوەواتە لە بیداتی فرەکەیە کە فرەکە دروزە بێت نەگیراوە بەرزە بێتەوە و نزمە بێتەوە زۆر جار کە فرەکە ئەمێنێتەوە نەخۆشەکە دووسی ئازارەکە یان زۆر جار کە فرەکە تووشی ماکانی بوو بۆ نمونەری خۆڵی تێچوو احتیمالە بگیرێت کە توی گیرە ئەو وەختە تووشی ئازارە بێت تووشی دڵتێکەڵاتنە بێت تووشی ڕشانەوە بێت تووشی قەبزیە بێت تووشی پیسایی پێ نەگرێت تووشی تاولەرزە بێت ئەمە وای لەکە کە نەخۆشەکە بێ بۆ لای دکتۆر تا شوێنی فتقەکە ئەوەنە ئازاری نییە وەکۆی کە ماکی ترت بۆ دروست خۆی ئەگەر فتق تووشی گرفتەکان نەبێت دووشی گرفتەکان نەبێت نیشانەی نیێواتە بەس هەستەکە ئاوساویەکی لە شوێنەکەدا بۆ نمونێ ساگە باسی فتقی بە مسلمانکەین زۆرجا فتەکەونە گەورە بێگە نەشتێتە ناو بوونەکەوانەیە ئینە خۆشە بۆ هەستی بیەکە ئەم شتە بووە لە خۆیەوە بەڵام من تووشی قۆڕی بووم تووشی فتق بووم گەورەبوونێکی زۆرێتە ناو بوونەکەیوانێت ئەمە وای لەیەکە کە بێ بۆ لای پزیشک و سەردان بکات باشە دکتۆر ئێستا باڕایزت باست کردوێت هەندێک جار لانێ پێی نەزانێت لەم کاتانەدا دەستنیشانکردنی سەختتر نابێت طبعا دەستنیشانکردنەکە لە خۆشەکە لەوە چێ نەزانێ ینی زۆر جار ئەگەر شارەزایەکی پزیشکی نەبێت ینی زۆر جار پۆنمونە کوڕێکی گەنجە یان مناڵێکە ئەگەر نەزانین لە دەمەی 23 ساڵە تووشە بێت شەرمەکە بڵێ ئەمەم بەرز بۆ تەوانێ نازانێت ینی هەدا گەنجەکانی زۆر جار بەدایک و باوکیان ناڵێ من تووشی ئەمە بووم ینی بیدایەت کە شارەزایەکی نەبێت پێی عیبە بڵێ ئەمە وای لێ هاتووە ئەمە وای لێکات بەس دەهاتن زۆربەی کات کە ئینسانەکە فامی کردویان لە گەورەکانە خۆی هەستی پێکە ئەمەم بۆ وای لێ هاتووە یە سەردانە کات کە سێرەکەی فحسیەکەیمە زۆربەی کات دەستنیشانکردنی فتق هەر بە فحسی سەریریەوەتە کە دێمە فحسیەکەین نەفاسی نەخۆشەکە بۆمان دەرەکەوێت کە ئەمە تووشی فتق بووە باش ئەگەر ڕەمە بۆ لای ئەو پرسیاری هاوکارم سەحانەوانی کە وەرزشکارن و لە نێو هەوڵەکانە قورسایی بەرزەکەنەوە باڵێ هۆکاری قورسیەک بەرزکردنەوەکەیە تووشی فتقیانەکەیان خەلەلێکی تر هەبووە لە جستیانە وەڵا ئەکەوێتە سەر ئەو کەسێکی بۆ نمونە کەسەکە خۆی جگەرە کێش بێت خۆی قەبز بوو بێت خۆی قەڵاو بێ و هاتووە و لە وەرزەشەکە دواتە خۆی چەند هۆکارێکی تیا بووە کە تووشی فتقە بێت یەک لە بیداەتی شەلۆکی شارەزایەکی نەبێت زەختەکات ئەوێ زوو دابەزێ لە ماوەیەکی کەمە جسمی ڕێککاتەوانێ زۆرجار زەختێکی زۆر لە خۆکەواتە لە نەزانە شارەزایی و نەزانینەوە زیاتر تووشی فتقەکابی وەک لە هینەکە بەس ئەگەر ریاضەکان وەرزەشەکان بە شێوەیەکی دروستکەی واتە وەزنەکان بەکەم کەم بڕۆی زەخت لە خۆت نەکەی خۆت بپارێزی تۆ هاتووی بۆ لە جوانی ئەتەوێ لە شتێک بێتەوە ئەبێ واز لەجگەرە بێنی ئەبێ هەندێک کێشەیکەت هەیە خۆت چارە سەریانکەی بۆی تووشی فتقەکە نەبیت واتە هۆکارەکان لە ئینسانێکەوە بۆ ئینسانی کە ئەگۆڕێ دەکەوێتە سەر ئەو شخصە خۆی کێشەی هەبووە لەو پێژیان ئەکرێت ئەو چوار بۆ پێنج شتەی باست کرد جگەرە نەکێشان و قەڵەوی و دوورکەوتنەوە لە شتی قورس و ئەم بابەتانە ئەگەر ئەمانە نەکەی تووشی فتق نابی خۆی ئەتوانی خۆ پارێزی بۆ نمونە تۆ ئەگە کێشێکی روی خۆڵەتی خۆ باریزی قەبزەکە چارە سەرکی و زەخمەکەی توش نابی بەڵێ ئەو هۆکارانی کە ئەبێتە وەی فتق لە خۆتا نەبێت و پارێزگایی لە خۆتکەی بەڵێ تووشی فتق نابیت زۆر باشە دکتۆر مادام باسی زەخت کردن لەسەر هەندێک لە بەشەکانی جەستت کرد بۆ نمونە لە خاتوونی دووگیان کە زۆر زەختەکەوێتە سەر بۆ نمونە ئەژنۆکانی سەرکەمەری ئەمانە لە خاتوونی دووگیانیشە هەیە
بەڵێ خۆی لە خانمانە یەکی لە هۆکارەکانی دروستبوونی فتک سکە پەیدابوونی حملە ئەمە بۆ لەم کاتەیە توژە بێ لە بەرەوەی زەخت لە ناو سکازیاکە هەر کاتێ پستانی ناوسکی ئینسانەکە زیای کرد ستا لە خانمانەکە دووگیانە بن لە بەرەوەی گەورەبوونی ڕەحمەکەیانەوە ئەو پستانە زیاترە و یەکی لە هۆکارەکانی کەشی بوونەوەی دیواریسکەکەی خۆی دیواریسکەکەی بێزە بەس کاتێک کەسکەکە پیاکە لە کۆتامانەکانی دیوارەکانی سکی ئەکشێت و لەوە چێ لەو کاتەیە کێشێکی بۆ دروست بێ خانمەکە بۆ نمونە کێشێکیان ناسەدان و کۆکۆوانەی هەبێت بۆ نمونە کێشێکی خۆی قەبزی هەبێت ئەمە وای لەکە لە دوای حملەکە تووشی فتق بێ لە ئەنجامی شیبوونەوەی دیواریسکەکەوەیە. باش بۆ هەموو نەخۆشیێکی ئەمە زۆر جار ئەڵین خواردن پەیوەندی هەیە بە دروستبوونیەوە بۆ فتقی ژوایە هیچ خواردن پەیوەندی بێەوە هەیە یان زۆر خواردن و قەڵەوێگە پەیوەندی هیچ خواردنیە پەیوەندی بە فتقی تایبەتیەوە نیە بەس بۆ نمونەگە تۆ خۆراکانت بۆ نمونە فایبەری کەم بێت هەرخوا چەوری بخۆی فاسفود بخۆی ئەمانە وا لێکا قەبزبی ئەمانە وا لێکات تووشی فتق ببی واتە کێشەی ڕووی خۆڵەکەی فتقە بۆ دروستەکە خواردنەکە دەوری لەسەر فتقەکە خۆی نیە یان بۆ نمونە ئەوانەی کێشی میزەڕۆیان هەیە بۆ نمونە ئاو زۆر ناخۆیتەوانێت تووشی دیاباتە بیان ئینسان کە تۆ شوێتەمەنەوە کێشی پرۆستاتی بۆ دروستە بێ پرۆستاتی گەورە بێ لەو کاتەیە زەختێکی زۆر دروستەکە ئەمە وای لەکە تووشی فتقەکە بێت ئێمە دایمەن کەو نەخۆشی فتقی لێ ئەپرسین ئایا کێشەی ڕووی خۆڵەکانت هەیە ئایا کێشی میزەڕۆت هەیە ئایا خۆراکەت مەزبوطە ئایا ئاو زۆرە خۆیتەوە چونکە ئەگەر هۆکارەکە چارەسەر نەکەیت بی فتقەش چارەسەر بکەیت دوای چانسی گەڕانەوەی زۆرتر ئەبێت. دکتۆر لەبارەی فتقەوە یەک باوەڕ هەیە ئەڵێن نەخۆشیەکی بێمەترسیە زۆر جار بەڵام ئیلا بە نەشتەرگەرینە بە چارەسەر ناکرێت بەڕاستی ئەمە هەیە؟ فتق مەترسی خۆی هەیە یعنی کاتە مەترسیشی هەیە باڵێ فتق مەترسیە ئێمە فتق ئەگەر یەکێ بۆ نمونە فتقی هەیە و ئێوێ نەشتەرگەرینەکە و چارەسەری نەکە تووشی گرفتەکانە تووشی ماچارەسەری ینی چی ڕوەداگە من فتقم هەبێت و چارەسەری نەکەی لەوانەیە احتیمال ئەم فتقە نەگەڕێتەوە چکە ئەم فتقە ئەندامێکی ناو جەستە دیەتە ناو ئەو فتقەوە احتیمال لە هەمان کاتێکە نەگەڕێتەوە کە نەگرایەوە کێشە بۆ دروستەکە احتیمالە بەشێک لە ڕیخۆڵەکانت بچێتە ناو فتقەکەەوە و بگیرێت ئەگە فریایی نەکەوی خاستن 6 ساعتی یەکەم فریایی نەکەوی نەشتەگەری بۆ ئەنجام نەدەی ئەو بەشەی ڕیخۆڵەکەی کە چۆتە ناوە تووشی ڕەشبوونە و گانگرینە بێت تووشی دوایەوەی تیاپی خوێن تەسەمیمی خوێنەکات ئەگەر فریایی نەکەوی نەخۆشەکە لە ئەنجامی ئەمەوە تووشی سسبوونی ئەندامەکانی بێ و احتیمالە بە نەخۆشیەکە بمرێت ئەگەر خۆی ئێمالکە و نەکاتە بزیشک زۆر جار ئەم فتقە لێرانەیە احتیمالە تووشی هەوکردن بێت بۆ نمونە ڕیخۆڵن کوێرەکەی چۆتە ناو فتقەکەوانێک ئێمە لێم لە بزیشکیا زۆر جار ئەم حاڵەتەمان دیوە تووشی هەوکردنی ڕیخۆڵە کوێرە بێ لە ناو فتقەکەیە ئەو ئازارێکی لێرانەیە لە بەرموسڵانێ هەز ناکە ئازارەکە لەسەرەوە پێی نازانێت ئەگەر نەیکا لە ئەنجامی هەوکردنی ڕیخۆڵە کوێرە ناو فتقەوانێ دەرەنجامێکی خراپی بۆ دروست دەکات و تووشی کێشەکانی ئەبێت و زۆر جار احتیمالە ئاو کۆ بێتەوە لە ناو فتقەیە گەتۆ فتقە بۆ نمونە خاستن لە مناڵانە کیسێکی ئاو دروست دەبێت لە ناو فتقەکەیە بۆ نمونە گەر تا مناڵی تووشی فتقە بێت باڵێ لە مناڵانە یەکێ لە زۆربەی زۆر خاستن لە کوڕانە لە ئەنجامی ئەو کەناڵی کە باسمان کرد دانەخرێتەوانێ تووشی فتقەکە لە چ ساڵ چەند تەمەنیەوە هەر لە دەمەنی سەرەتایی مناڵەکەەوە کە لە دایکە بێت کە ئەو کەناڵە دانەخراوە تووشی فتقە بێتە زۆرجار دایک و باکە لای تەمەن 1 مانگیا زایوە لە 6 مانگیا پێ ناسن خاستن لە کچانە گەک مناڵەکە کچ بێت فتقی سەرناوکی بۆ دروست دەبێت لاوازبوونی لە ناوکە ڕوەدا و دوایی تووشی فتقەکە بێت یەکێ لە ماکانی کەی ئەگەر فتقەکە ئەنجام نەدی احتیمالە ئەنجامی ئەو ئەندامی کە لەویا زەخت دروست دەکات ئەبێتەوەی قۆرحەیەک لێرانەیە لەوشی لە شوێن فتقەکەدا دروست دەبێت ئەمە ماگەر زۆر خۆی مال کرد یان زۆرجار تۆ ئەم فتقە ئەو ئەندامی کە هەیە بۆ نمونە لە پیاوانە بۆری تۆمان لەبیایە بۆری خوێنەکانی گونمان لە کەناڵەوە دێ ئەگەر تۆ زەختێکی زۆر دروست بێت لە ئەنجامی احتیمالە گونەکەت پوو بکەیتەوە دوای تووشی کێشەی مناڵبوون و نەزۆکی لە پیاوەکەدا دروست ببێت کاتە اینجا بە داخلی چارەسەرەکان بین دکتۆر نەشتەرگەری یان هەموو فتقێک پێویستی بە نەشتەرگەریە هەموو فتقێک پێویستی بە نەشتەرگێت تەنها ڕێگەی چارەسەری فتق نەشتەرگەریە هیچ چارەسەرێکی کە لە فتقان نییە وڕێن فتقت هەبوو هەر ئەبێ نەشتەرگەری بکەیت بڕین لە بەرگریەکەیان هەناوبینی ئێمە دوو جۆرمان هەیە بۆ چارەسەری فتق نەشتەرگەریکردنەوەی پێڵن و نەشتەرگەری لاپرۆسکۆپی پێڵن هەردوو نەشتەرگەریەکە سەرکەوتووە فەرقەکەیان چییە نەشتەرگەریکردنەوە ئەمە دیواری سکەکەی فتقە شەبەکەدانی طبعاً لە هەردوو حاڵەتەکەیە بێ شەبەکەدانی شەبەکە لەسەر دیواری سکەکەدانی بەڵام ئەگەر بە لاپرۆسکۆپ کردمان شەبەکە لە ناو دیواری سکەکەدانی و لە بەشی خوارەوەی فتقەکەدا دانرێت ئێمە ڕێگای کەمان هەیە لەکردنەوەی
ریسکە ئەی دوورینەوە طبعاً ئەوانەی کە بە دوورینە گرێتەوانێ ئەمە چانسیان بۆ گەڕانەوە زۆرتەوە دووبارە سەر هەڵباتەوە احتیمالە سەر هەڵباتەوە بەس ئەگەر شەبەکە و بۆدانە چانسی گەڕانەوەی کەمتر ئەبێ لە یەک ئێمە زۆربەی کات ئێستا لە جیهانە ئەوانەی کە فتقانەیە چ بە ڕێگای کردنەوە بیکەین چکبێت لە لایپرۆسکۆپ بیکەین هەر شەبەکەیان بۆ دانین شەبکەش کێشەی خۆی هەیە بەڵام باشترە و چانسی گەڕانەوەی نییە گرنگترین شت لە دوای نەشتەرگەرێکی ئەوەی بۆ مە 6 مانگی یەکەم ئەبێ و نەخۆشە خۆی عزیێت نەیە ینی هەر نەشتەرگەرێکی فتقت لە شوێنێکدا لەسەر ناوەک بوو لە بنڕان بوو لە لای موسڵان بوو لەسەر مەعیدەت بوو کە ئەنجامت داد ئەبێ 6 هەفتە یەکەم خۆی بپارێزی چکە ئەو شەبەکەیە پێویستی بە 6 هەفتەیەک هەیە تا شوێنی خۆی ئەگرێ و تووشی کێشە هەمان یاریزانی گەڕێبە بۆ پرسیارەکەی تر چکە لە ئێستا کاتێتی کاتی خۆی بەهۆی قورساییەوە تووشی فتق بووە قورسایی بەرزکردەوە نەشتەرگەری بۆ کراوە ئەتوانێت بگەڕێتەوە سەر بەرزکردنەوەی قورسایەکە یان نەخێر ئەبێ مانگی و نیوی یەکەم بە هیچ شێوەیەک ریاضە نەکات و هیچ شتێکی قورس زەڵ نەگرێت و دوای 3 مانگی یەکەم دوای 3 مانگ لە نەشتەرگەریەکە ئەگەڕێتەوە بۆ یاریە سوورەکەکان و دوایەوەش ئەگەڕێتەوە بۆ ژیانی توانی وەرزش بکاتەوە بێەوە هیچ کێشەیەکی بۆ دروست ببێت چکە شەبەکە لە 180 تەسبیت بۆ لەویا بێرینەکەی پاراستووە هیچ کێشێکی بۆ دروست نابێ بەڵام ئەگەر دوای 3 مانگ یان 6 مانگ ئەم ئینسانە چوە بۆ وەرزشکردن ڕێنمایەکان تەطبیق نەکات بۆ نمونە قەبزی هەبوو چارەسەری نەکرد و کێشەی میزی هەبوو چارەسەری جگەری کێش بوو کۆکەی هەبوو چارەسەری نەکرد و وەرزشەکان بکاتەوە بە شێوەیەکی نادەدروست بەڵێ چانسی گەڕانەوەی هەیە دکتۆر ئێمە هەندێک جار کاتێک باسی نەخۆشیەکان دێتە ئارە ئەم سۆشیال میدیای هاتووە ئێستا وەکو لایەنێکی تر هەندێک ڕێگە ئاماژە بووە کا بۆ نوناڵێ ئێوە ئەتوانن بە هەندێک گۆڕانکاری لە ژیانتانە هەندێک داودەرمانی کوردی هەندێک جار بە دەرزیاژنکردن چارەسەری کەن بێوی پێویستان بە نەشتەرگەری بێ بەڕێزە دوتت ئیلا نەشتەرگەریە بەڵام ئەوەندەی بەرگوێت کەوتوبێ بۆ نمونە ئەمانە تا چەند بەڕاستییان زیانەگەنێنیان ئەتوانێت هاوکار بگەن دەرزیاژنکردن بەڕاستی دەوریا بینە هیچ دەورێکی نییە لە فتقا هیچ چارەسەرێکی کە بۆ فتق نییە تەنها نەشتەرگەری نەبێ ئێمە لە یەک کاتیشان نەشتەرگەری ناکەین ئەگەر نەخۆشەکە تەحملی نەشتەرگەریەکە نەکاواتە بۆ نمونە کێشەی بەنجی هەبێت یاری کابراایکی بە تەمەنە تەمەنی و دڵی سستە لێدانی دڵی تاو نیە واتە تەحملی نەشتەرگەریەکە ئەوگەرنەی کات چیەکەم شتێنێک ببەستەوە شتێنێک ببەستی خراپ نیانی بۆ نمونە وایە من نەخۆشیاڵێ دکتۆر جارێ مەجالم نییە شتەرگەریەکە بکەم فتقم هەیە و لەم کادا ئەتوانی پشتێن پشتێنی کوردی نەخۆ نانا پشتێنێکە پارچەیەکە توانی ینی تقریبان 5 سانتیمەترێ بەپی ئاستی فتقەکەت چەندێک بێ پارچێکی قورساکەوێتە سەر و شوێنە و پشتێنێکی وەکو ئەوانی لە قاعدانرێ لەسەر فتقاوانی لە قاعها پشتێنێک هەیە ئەیبەستی وەکو ئەو شێوەیە ئەیبەستی زەخت لە فتقەکە بەس ئەمە چارەسەری ناکات یعنی ئەمە چارەسەری فتق نییە ئەمە بەزەوەی فتقەکە و لیە زیانەکە واتە ئەمە بەی شێوە فتقەکە و ناگۆڕ فتقەکە و لەویە بەس ئێمە ئەمانە فتقەکە و نەگیرێت تووشی ماکان نەبێ چونکە فتقەکە بێت دەرەوانێ و نەچێتەوە ناوە ئەگیرێت کێشی بۆ ڕووی خۆڵەکان بۆ دووزەکە بۆ کێشە بۆ ئەندامەکانی دووزەکە واتە ئەمە چارەسەر نییە ئەمە تەنها ئەوەیە هەتا ئەم نەخۆشە نەشتەرگەریەکە ڕایگیری اینجا بە شێوە چارەسەری من تێگەیشتم فتق وەکو قارچک هاتە دەرەوە بێ لێکیتەوە ئەبێ لێکیتەوە نابێتێتەوە ناوە نابێ بچێتەوە ناو ینی خۆی هەر ئەبێ نەشتەرگەری نییە زۆر زۆر سپاسەکان زۆر زۆر سپاس بەهیوەیان من سوودیان لێبینی بێتوە تەندروستی بۆ هەمووان دووبارە دەست خۆش سەرداریبراهیم سپۆری نەشتەرگەری گشتی هیوادارین زانیاریەکان و ڕێنمایەکان بۆ ئێمە پیاوەڵای باسی ئەومان باسی خانمانمان کرد لە باسی خانمان باسی دووشێ خانمان بەس لە بادی دووژانی بەلەکانە هەموو کاتەکانی کە ئەو هۆکارانەی کە باسمان کە بۆ منە خانمەکە قەبزی هەبێ خانمەکە جگەرە کێش بێ خانمەکە کێشەی کۆکەی هەبێت ئاوی ناوسکی زۆر بێت قەڵاو بێت هەمان ئەو هۆکارانێک کە لە پیاوەکە باس کە خانمانە ساچن بۆ ڕاضە ئەوانیش وەرسەشەکەن ئەم هۆکارانە هەمووی ئەوانیش بۆ خانمانی جەگەڕێتەوە ئەوانیش تووشە بن دەسەکان زۆر زۆر سپاس سپاس بۆ بەڕێزە